من ناوم محمد عبدالعزیز علی کارمەندم لە بەشی سەپۆرت لە کۆمپانیای IQ. پێشانگای هەلیکاری ڤیم هەستا بە کۆکردنەوەی ئەو کۆمپانیا گەورانەی کە هەلیکاریان ڕاگەیاندەبوو، ئەوەش بوو بە کار ئاسانی بۆ ئەو کەسانی کە سیڤیەکانیان پێشکەشەکەن. من مالك عبد الرحمن عبد الله لە بەشی پاور تیلیکۆمم لە IQ. سەرەتا سیڤیەکەم تەقدیم کرد لە پێشانگای هەلیکاری ڤیم. ئەوە دەرفەتێکی زۆر باش بۆ من کە بتوانم تواناکانی خۆم لەوێ دانێم لە ئەو کۆمپانیای کە خۆم مەبەستمە. دوای ماوەیەک شەریکی IQ پەیوەندی پێوە کردم، دواتر چوومە مقابلە و دوای فترێک پەیوەندیان پێوە کردم و سوپاس بەخوا وەرگیرا. دوای ئەوە زانیم کە لە هەلیکاری ڤیم IQ دەرفەتی هەلیکاری ڕاگەیاندووە لەگەڵ چەند کۆمپانیایەکی گەورەی تر. لە ڕێگەی هەلیکاری ڤیمەوە من سیڤیەکەی خۆم تەقدیم کرد، پێشکەشم کرد. دوای چەند ڕۆژێک بە خۆشحاڵانە ناوم هاتەوە، پەیوەندیم پێوە کرا کە چاوپێکەوتنم هەیە. من دوو چاوپێکەوتنم کرد لە کۆمپانیای IQ بە خۆشحاڵی لەو بەشێک کە خۆم حەزم لێ بوو، خۆم خۆلیان بوو کە بەشی ساپۆرتە من لێ وەرگیرام. ئەوەنی من ئاگدارم هەلیکارەکان زۆربەی زۆریان کەسی شایستە وەرگیراون لەو شوێنانی کە خۆیان ئارزویان بوو. بەدڵنیایەوە گەنجان سوودێکی زۆر باشیان لێبینی. ئەو توانانی کە خۆیان هیان بوو توانیان لە ڕێی پێشانگای هەلیکاری ڤیمەوە سیڤەکانیان تەقدیم بکەن و ئەو شەریکانەی کە خۆیان مەبەستیانە سیڤەکانیان لە شوێنەدانێن و تا بتوانن لە بوارەکەی خۆیانە خزمەتی کۆمپانیاکان بکەن. ئەم هەوڵەی دامەزراوەی ڤیم هەوڵێکی زۆر باش بوو بۆ کۆکردنەوەی کۆمپانیاکان تا بتوانن گەنجان لەوێ سیڤەکانیان تەقدیم بکەن و پێشکەشی کۆمپانیاکانی. من بژار جەبار فەتاح، دایرێکتەری بەشی سەرچاومرۆیەکانی IQ. ئێمە وەک IQ بە هەماهەنگی لەگەڵ پێشانگای هەلیکاری ڤیمە توانیمان لە ڕۆژی 25/6 و لەگەڵ 26/6/2022 بەشداری بکەین لەم هەلیکارەیە. تەمان سوپاس و پێزانیمان هەیە بۆ ڤیم کە توانیان ئەم هەلیکارە بڕەخسێنن. من ئەتوانم ئەو فیدباکانەی کە لایەنی ئەرێنیان هەبوو لە وەگەرخستنی ئەم هەلیکارانە لە پێشانگای ڤیمە ئەتوانم بە چەند خاڵێک ڕوونی بگەمەوانێ. یەکیان لێک نزیکبوونەوەی دامەزراوەکان بوو لە بینی یەکتریا، چونکە بەڕاستی لەوێ بەشداریکردنی ئەم کۆمپانیایانە لەوێ توانیان کە لێک نزیکبوونەوەی و هەماهەنگێکی باش دروست بێت لە نێوانیانە. دوو، ئەو کەسانی کە خریجی زانکۆ پەیمانگاکان بوون توانیان کە بەڕاستی ئەو هەلیکارانەی کە لەوێ خرابوو نەگەڕ توانن بەدەستی بێن و سیڤەکانی خۆیان تەقدیم بکەن بۆی کە بتوانن ئەگەر توانیان چانسی ئەوان هەبێت بەشداری بکەن لە با بڵێن مقابلەکانە، بتوانن بەپێی ئەو هەلیکارانی کە ڕەخساوە چانسێکیان هەیە بۆ دامەزراندن. و ئێمە توانیمان نزیکی 1000 CV بەدەست بێنین لە ڕێگەی ئەم پێشانگای هەلیکارەوانێ بۆ ژمارێکی زۆریش توانیان بەشداری بکەن لە چاوپێکەوتنەکانە. ژمارەیەکیش خۆشبەختانە وەرگیران و چانسیان هەبوو. من پێم خۆشە دڵنیایی ئەوە بەمەوە بەو کەسانی کە سیڤیەکانیان پێشکەش کردووە لە پێشانگای هەلیکاری ڤیمە و لە ڕێگەی ئەوانەوە توانیمان سیڤیەکانیان بەدەست بێنین. دڵنیاییان ئێمەوانێک ئێمە بانکی سیڤیمان هەیە. ئەگەر هاتوو لەو کاتەیە ئێمە ئەو ئیشانی کە ئەوان بەدوایە ئەگەڕن، ئێمە لەو کاتە چانسی ئەوەمان نەبوو کە کاریان بۆ بدۆزینەوانێ لە بانکی سیڤیەکانی خۆمانە ئەیان هێڵینەوانێ و دڵنیایی ئەویان ئەینوانێ کە چانسیان هەیە بەپێی ئەو بۆشاییانەی کە ئێمە هەمانە لە هەلیکارەکانە ئەیان ڕەخسێنین. دڵنیابن ئەولەویەتیان هەیە بۆی کە دووبارە چاوپێخشانەوە بکەینەوە بۆ سیڤیەکانیان و هەمیشە بە بەردەوامی بە شێوەیەکی کراوە ئەوان چانسی ئەوان هەیە کە بتوانن ببن بە کارمەندێک لە کارمەندەکان بێنە ناو خێزانی IQ-وانە.